دیارە ئەو حملەیە خۆی نیشانەی ئەوەیە کە فکر و فەلسەفەی بەڕێز ئۆجالان توانیوێتی ببێتە چارەسەرێک، توانێتی ببێتە هیوایەک بۆ چارەسەری کێشەکانی هەموو کۆمەڵانی خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوین و تەنانەت جیهانیشە. یعنی گرنگی ئەم حملەیە لەلایەن خەڵکێکەوە کە کورد نین، وەکو بڵێ وەکو نەتەوە گرنگەکەی لەوایە کە هەستێکی یاخۆ پێزانینێک زانستێکی لە دەروی ئەوەی کە گەلی کورد بێت کە فکر و فەلسەفەی بەرز ئۆجەلان وەکو چارەسەری کێشەکانی جیهانە بینێ. ئەمە لە خۆیان بەڕاستیەکەی زۆ گرنگە، مای دەستخۆشیە. ئەمە گرنگی لەوایە کە خەڵکێک بەبێ لە دەرەوەی دام و دەستگای ڕسمی دەوڵەت هەست بەوە کە چارەسەر بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست برایەتی گەلانە کە ڕێبەراپۆ لە هەموو نووسین و فکرەکانیە ینی بانگەشەی ئەوەی کردووە و خۆشبەختانە ئەوە ئێستا ئەی بینین کە ئەوەیە کە مەسەلەن گەلانی ئەم ناوچەیە بە تایبەت گەلی کورد و گەلی عەرەب و گەلەکانی کە وەکو تورکمان و سریان و ئاشووری ئەمانە بە هەموو پێکاتە جیاوازەکانی ئاینیەکانیشەوە، ینی ئەو قەناعەتە دروست بووە، ینی چ کاتی ئەوەیە کە ئەم ناوچەیە بگەڕێتەوە بۆ چارەسەری مێژووی ئەستەکەی خۆی کە چارەسەری برایەتیە کە پێکەوە ژیانە کە ڕاستیەکەی ڕێبەرئاپۆ لە ڕێگەی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیەوە چارەسەری بۆ ئەمەدانەوە. ئەمە لە کاتێکا ینی ڕۆشنبیرانی میسر، خوێنەوەرانی مسر کە بەڕاستی لەوە تێگەشتوونە کە کۆنفیدرالیزمی دیموکراتیک چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووبارە من دەستخۆشی لەو ڕۆشنبیر و کەسایەتیە بەڕێزانەی گەلی خۆشەویستی مسرەکەم بۆ ئەو حملەی دەستیان ناوەتێ. بەڕاستی ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو سۆز و هەستێک کە ئەوان هیانە بۆ گەلی کورد و بۆ بەڕێز ئۆجالان ڕاستیەکەی مای ئەوەیە کە ئێمە لە داهاتوێشی نزیکە ئەتوانین کاری گەورەتر بێ کۆ بکەین. عادەتەن هەموو جیهان شایەتی ئەوەیە کە گەلی مسر گەلێکە خاوەن شارستانیەتە، خاوەن زانستی خۆیەتی، خاوەن زانستێکە ینی زۆر کۆنە لە هەموو بوارەکانە. ینی ڕێبەر ئۆجالان یا بەرز ئۆجالان لەوە دەرچووە نوێنەرایەتی بەس گەلی کورد بکە، ینی خاوەن دەرکەوتنی گەلی مسر لە بەرز ئۆجالان ئەوەیە کە لە خۆی لە خۆیان زۆر پڕمانایە. ینی خەڵکێکە بەبێ ئەوەی هیچ بەرژەوەندێکی مادی هەبێ، بەبێ ئەوەی هیچ بەرژەوەندێکی نەتەوەیی هەبێت، هەستاوە بۆ کارە بەڕاستیەوە زەرورەتی سەرمێنەری زەرورەتی ئازادی فیزیکی ڕێبەر ئۆجالانە. من وەک مامۆستا محەممەد عەیز محەممەد بەڕێوەبەری قوتابخانە دانیشتووی شاری سلێمانی زۆر دەستخۆشی لەو لیژنەی میسریەکەم بۆ ئازادی بەڕێز ڕابەری گشتی بەڕێز ئەبڵا ئۆجالان. کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە، زۆر ئینسانیە. ئێمە وەکو میلەتی کورد زۆڵم و زەختێکی زۆرمان لەسەرە. سوپاسی و کەسانەکەین کە هاوکاریمانەکان پشتیوانیمانەکان بۆ ڕزگاربوونی بەڕێز ئەبڵا ئۆجالان لە زیندانی تورکیا. ئەمە زۆر کارێکی بەجێیە، بە جوانە، بۆیە پشتیوانیەکەم و واژۆکەم و بە ڕۆح و جان لەگەڵیانە. مارم جەمالە چالاکوانی مەدەنیم. من زۆر سوپاسی هەموو ئەو هاوڕێ عەزیزانەکەم لە میسر کە هەست بۆ بە پرسیارەتیەکەن و خەبات دەکەن و تێدەکوشن بۆ ڕزگاری سەربەخەکان. ئەمە برایەتی نێوان گەلان نزیک دەکاتەوانێ و ئەمە بەڕاستی ئەوەرکە لەسەر هاوڵاتیانی کوردستان داهەنێت بەوەی کە ئەوانی زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ئەو هەڵمەتەی کە ئەوان دەسان پێ کردووە گەرمتر ببێ و دەست بخێنن ناو دەستێکەوە بۆ بتوانین کە سەرۆجەلان لە زیندان بە شێوەی جەستەیی ڕزگار بێ. گەرنا سەرۆجەلان ڕاستە بەجەستە لە ناو زیندانایە، بەڵام بە فکر بە فەلسەفە بە هەموو شتێک ئازادترین کەسایەتیە. بەڵام ئەم هەوڵەش جێگەی دەستخۆشیە و ئێمە سوپاسی هاوڕێیانی ئازادکردنی ئۆجەلانەکەین کە بەم کارە هەستا.